حکومەتی ماوەبەسەرچووی هەرێم بێ ئەوەی وانەبێژان و گرێبەستەکان بکات بە هەمیشەیی و بەبێ پلە بەرزکردنەوە 56 میلیارد دیناری بۆ موچە زیاد کردووە و کۆی موچەی ماگانە لە 913 میلیارەوە بۆ 969 میلیارد دینار بەرز بۆتەوە. ئەمەش نیشانەی پرسیاری خستۆتە سەر داتا و زانیاریەکانی هەرێم دەربارەی موچە. لە ڕاستیە موچەی مانگانەی هەرێم زیادی کردووە بە 969 میلیارد دینار لە کاتێکا بۆ خۆی کاتێک ئەم موچەیە 913 میلیارد دینار بووە. لە نێوەندەدا 56 میلیارد دینار زیادی کردووە لە کاتێکا کە نەگرێ بەستەکان دامەزراون نە خۆبەخشەکان با بڵێن نە یەکەمەکان دامەزراون نە ئەوانی کە لە نەخۆشخانەکان خۆبەخشن یعنی ئەمانە هیچی دامەزراندنیان بۆ نەکراوە لە ماوەی ئەم 4 مانگەی ساڵی 2024 ئەم بڕەپارەیە کە کاتە 56 میلیارد دینار زیادی کردووە. بۆی حکومەتی عێراقی ئەم بڕیاری دەرکرد کە وردبینی بکە بۆ ئەو بڕەپارەیە کە بزانێ بۆچی زیادی کردووە لە چیا سەرف کراوە. حکومەتی عێراقی لەبەر ینی وردبینی کردووە لەسەر ئەم بابەتەوە ئەوێ بزانێ تەنها هۆکارەکە ئەوەیە کە ئەم هەموو بندیوارە هەیە لە هەرێمی کوردستانە کە با بڵێن موچە وەرئەگرن بۆیە کانێ ئەوێ زیاتر وردبینی لەسەر ئەم بابەتە بکە. هەرێمی کوردستان بەردەوام لە هەوڵی شاردنەوەی داهاتەکاندا بووە و مەلەفی دروستی داهات و لیستی ڕاستەقینەی موچەی بە بەغدا نەداوە. یاریکردنیش بە داتاکان بێمتمانەی لای بەرپرسانی عێراق دروست کردووە و بووە بەلەمپەر لە بەردەم ناردنی شایستەداراییەکان بۆ هەرێم. جیهازەکانی عێراق ئەو دام و دەزاوکو چاودێری دارایی وەکو وەزارەتی دارایی وەکو ئەو هەیئەتانە ئیش لە بواری ژمارە و ڕقەمەکانە ئەیکەن زۆر بەگومانن لە هەرێم. زۆر بەگومانن لە هەرێم لەبەرەوەی ینی ئەو میزانیانە تەقدیمیەکە بەو جۆرە لە مودەیەکی کەما زۆر سیاعەکە یا کەیەتە هەرێمەوە یعنی یەک مەسحی بچووکی ناو هەرێمەکەن یعنی شتی دژبەیەک زۆر ئەبینن و حتا موایلی هاتووە هەرێم بەداخەوە یعنی بەهۆی ئەو جیهازەی کە فەسادێکی گەوری تێکەوتووە حتا پەرلەمانتارە کوردەکانیش ناچار بوون ژمارەی حەقیقی بدەن بە عێراق و ئەو لایەنە کە پەیوەندی بە ژمارەی موچەخۆر و پەیوەندی بە داهات و میزانی تەشغیلی و ئیسیسماری ئەوانە هەیە مەجموعەیە داتای زۆر بدەن بە عێراق دش بێ لەگەڵ ئەوەی کە هەرێم ئیدعایەکە. ئەمە دەری ئەخا جۆرێک لەنا ئەگەر سیاسیەکانش لەسەرەوە ڕێکەون یعنی ئەگەر سیاسیەکانی هەرێم لەگەڵ سیاسیەکانی عێراقا لەگەڵ حکوومەتە بە دەرەجەی یەکەم ڕێکەوێ سیر ئەەکەی لە خوارەوە کە هەر ئیتفاقەکە عەرقەلەی تێکەوێ بۆ مەسەلەکە تەکنیکیە یعنی تەکنیکەکەش گەورەیە. تۆ مەسەلەن لە مودەی یەک مانگە بڵێ وەڵام من 200 میلیارد موچەخۆرم زیایی کردووە یا بڵێ ئەمڕۆ ژمارەیەک دەی بە بەغا سبەینە ژمارەیەکی کەی بێتی ئەمە کێشەیەکی گەورەیە نازانم بەڕاستەوە دەری ئەخا ئایا فعلەن هەرێم کەوادیری باشی نییە لەو بوارە ئیشی تیا بکە حتا ئەگەر تۆ بتەوێت شتێک بدەی بە بەغا ئەپێ بە شێوەیەکی بەعنی بتەوێت شتێکی حەقیقی نەبێت یعنی ئەگەر بوجەیەکی زیاد داواکەی بڵێ ئەم بوجەیە دوایی بەکاری هێنمەوە لە شوێنێکی ترا ئەبێ بە شێوەیەکی زانستی ئەو تۆ بیدەیتێ سبەینە لە بەغا ئاوا نەبێ بە فەزیحە بەسەرتەوە. لە دوای 2014ەوە گرفتی موچە لە نێوان هەرێم و بەغدا دروست بووە. بەشێک لە شارەزایان دەڵێن هەرێم نیازپاکی بەرامبەر بەغدا نیشان نەداوە و لە ترسی ئاشکرابوونی داتای ڕاستەقینەی موچەخۆران بەردەوام ڕاستیەکانی لە حکومەتی فیدراڵی شاردوتەوە. ئێستا جارێکی دیکە عێراق لیژنەی بۆ لێکۆڵینەوە لەو داتایی هەرێم پێکێناوە کە دەڵێت بۆ موچە پێویستی بە 969 میلیارد دینارە نەوەک 913 میلیارد دینار. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.